دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لەسەر ئاستی باڵا قسە لەبارەی پێگەی حزبەکان کرا و بانگەشەی ئەوە کرا لەسەر ئاستی عێراق و دەرەوەدا تەنها حساب بۆ یەک هێز دەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرخستنی ئەزموونەکانی ڕابردووی هەوڵەکانی بۆ بەهێزکردنی پێگەی هەرێم و گەڕانەوەی مافەکانی کورد لە بەغداد وەڵامی ئەو لایەن و کەسانەی دایەوە کە هەوڵی سڕینەوەی لایەنەکانی تر و بە تایبەتیش یەکێتی دەدەن. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی ئەو ئاڕاستەی هەوڵی سڕینەوەی لایەنەکانی تر دەدات دەڵێت سڕینەوە ببێتە کللتور خراپە و هەوڵەکانی ئەوانیش بۆ ئەوەیە ئەم ئاڕاستەیە نەبێتە کللتور. ئەگەر ئەو هەڵانەیە ئەو بۆچوونانە من سەخلەت دەکا یان ببێتە کولتور خراپە ئەوانەی کە ئەوەی کە دوێنێ ڕاستە بەسەر بەرزێکدا تەقیەوە کە لە ڕابردوودا قەت وای نەبووە بەڵام ئەو بتە کولتور خراپە ئەوە باسکردنەکەی بۆ نییە کە شتێکی زۆر گەورەی گۆڕیوە باسکردەکەی بۆ ئێ نەبێتە کولتور. جعفەر ئێمنیکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان باز لە گرنگی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو ئێستا دەکات و دەڵێت ئامانجی لێدوانی لێپسراوانی باڵای حزبەکەی سڕینەوەی یەکێتی نەبووە چونکە یەکێتی خاوەنی شەهید و خەبات و قوربانیدانە. نەتێگەشتنەکە بوو گوتارە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستاندا مەبەستاوی چجە ژیانەوەی داوەسان نەبووە خەلکی نەخوێنیت یان وەکی هاتێ گوتن دوێتن یەک نیشتیمانی کوردستان بسڕێتن یەکەتی شەریکی مەیە شەریکی پارتی دیموکراتی چاوە ئەم حەزکەن زیام کاتە یەکەتی نه ئەو ژێل بەرچاو ئەو دیارن خەباتەوە دیارە قوربانیەتوا دیارن شەهیدی وا دیارە پێشمەرگێ یەکەتی نیشتیمانی ئەفریقا پێشمەرگی کوردستانەیە ژبەر هەندێ دویا ئەم لێک و دوو یعنی ساناهی خەلەت تێک و دوو نەگەین. لە ڕۆژانی ڕابردووشدا ڕێواز فایق ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی سڕینەوەی یەکێتی و لایەنەکانی تری ڕەت کردەوە وتی نابێت خاوەن پۆستە نیشتیمانی و حکوومیەکان دامەزراوە ڕسمیەکان بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربهێن و هەر کەسێکیش یەکێتی نەخوێنێتەوە یەکێتیش نایخوێنێتەوە. ئەو دامەزراوە دەستوریانەی کە ئێمە سەرۆکایەتیانەکەین دامەزراوەی گەلی کوردستانن. دامەزراوەی تەناو حیزبە سیاسیانە نین کە سەرۆکایەتیانەکەن و دامەزراوەی ئەو حیزبە سیاسیانە نین کە هەڵبژاردنیان بردوتەوە بەڵکو دامەزراوەی ئەو هاوڵاتیانەشن کە تەنانەت بەشداریان لە پرۆسەی دەنگدانیشانە کردووە. هەر هێزێک هەر حیزبێک هەر کەسێک یەکێتی حساب بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناکا و نایخوێنێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش حسابی بۆ ناکا و نایخوێنێتەوە. لە ساڵانی ڕابردوودا کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی و لاوازکردن و قەیران کرایەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە وەفدە حزبەکانی بە سەرۆکاتی بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و دواتریش لە ڕێگەی قوبا تاڵەبانی سەرۆکی وەفدی دانوستانکاری هەرێم لەگەڵ حزب و لایەنە عێراقیەکان و نوێنەری وڵاتان کۆبووەوە و توانی شایستە دارایەکانی هاوڵاتیان بگەڕێنێتەوە.